لەم هەیوانە هاوینەی بورجی ئایفڵدا میێوانان هاوکات کە سەیری دیمەنە جوانەکانی پایتەختی فەرەنسا دەکەن گوێ لە موسیقا دەگرن و سەماش دەکەن. ئەم هەیوان و باڕەکراوەیە کە لە نۆهەمی یەکەمی بورجی ئایفڵدایە تا 28 مانگی هەش بەڕووی میێواناندا کراوەیە. هەروەها دیجەیەک لێرە ڕۆژانی پێنجشەمە و جومعە لە کاتژمێر 7 ئێوارە تا 10 شەو بەرنامەی ئاوازی بۆ میێوانان هەیە. من کاتێکی خۆشم هەبوو لەگەڵ سێ لە هاوڕێکچەکانم هاتینە دەرەوە و خواردمانەوە. ئێمە ئەو ڕووداوانەمان لە فەیسبوک دۆزیەوە. بەڕاستی شتێکی باش و خۆشە. بۆ نەیتە دەرێ و لە کەش و هەوایەکی ئازاددا هەناسە بدەیت. ئەمە هەستێکی خۆش و ڕوونە. ئێمە بیر لەوە ناکەینەوە کەچی ڕوویداوە. خەڵک ئاسوودەن و دڵیان خۆشە. من هەموو شتێکی ناخۆشی ڤایرۆسی کۆڕۆنام لە یاد کردووە و بیری لێ ناکەمەوە. لە کاتێکدا کە دەبێ میێوانەکان ماسک بەکاربێن و مەودای کۆمەڵایەتی خۆیان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە بپارێزن، بەڵام بەکەمی دەبینرێت لەم شوێنەدا کە میێوانەکان دەموچاوی خۆیان داپۆشی بێ بە ماسک. ئەوان خەریکی قسە و سەمان پێکەوە. لە میانەی مانگی سێهەمەوە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە ئەم شوێنە بەناوبانگەی پاریسە داخرا. لە دوای شەڕی دووهەمی جیهانیەوە ئەوە یەکەم داخستنی دوور و درێژی ئەم جێگا سەرنجڕاکێشەیە. نزیکەی 300 بۆ 350 میوانمان دەبێت ڕۆژانە کە دێنە ئێرە و لەگەڵ هاوڕێکانیاندا دەخۆنەوە و کاتێکی خۆشیان دەبێت پێکەوە. من هەر ئێستا زۆر کەس دەبینم کە بزە لەسەر لێ و خەریکی خواردنەوەن و لەگەڵ سیرکردنی دیمەنە جوانەکاندا کاتێکی خۆش بەسەر دەبن. بورجی ئایفڵ لە 25 مانگی شەشەوە بەڕووی میێوان و گەشتیاراندا کراوەتەوە. ئایفڵ ساڵانە 7 ملیۆن گەشتیار بۆ لای خۆی ڕادەکێشێ کە 75% گەشتیارانی خەڵکی بیانین، بەڵام بەهۆی سنووردارکردنی گەشتەکانی دەرەوەی وڵات پێدەچێ کە لە ئیستادا زۆربەی میێوان و سەردانکەرانی ئەم شوێنە خەڵکانی ناوخۆی وڵاتی فەرەنسا بن.